لە سێبەری باوەڕدا بەشی دووەم. نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. 15 وەکو مامۆستایەک و فێرکارێک و بەڕێوەبەر یان وەکو باوچێک جاروبار لە هەمبەر پرسیاری زیرەکانەی منداڵ یاخود بچووکەکانمان دەکەوینە جێژاوەوە. جگە لەمە ئاشکرایە ئەو وەڵامانەی دەیدەین بەو کەسانەی کە خاوەنی کلتور و جیهانبینی جیاوازن، بێگومان بە گوێرەی حاڵەتی کەسەکە گۆڕانکاری بەخۆوە دەبینێت. لەم حاڵەتانەدا زۆر جار ناتوانین قەناعەت بە بەرامبەرەکەمان بکەین و خۆمان بە ناچار دەزانین لێکۆڵینەوە بکەین و تەماشای پەڕاو و سەرچاوەکان بکەین، بەڵام دیسان وەک پێویست ناتوانین وەڵامی پرسیارەکە بدەینەوە. جگە لەمە ئەو پرسیارانەی کە دەتوانین وەڵامیان بدەینەوە بەگشتی ئەوانن کە پەیوەندیان بە بازنەی کار و پیشە و پسپۆڕیمانەوە هەیە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرچەندە خوێندنەوە و نووسینی نەدەزانی کەچی وەڵامی سەرجەم پرسیارەکانی جوولەکەکانی دەدایەوە. هەروەها بە جۆرێک وەڵامی پرسیاری دەشتەچیەکان و هاوڵە بەڕێزەکانی دەدایەوە، هەرچەندە هەریەکەیان خاوەنی ئاستی زیهنی تایبەت بەخۆیان بوون، قەناعەتی بە ژیریان و دڵیشیانی تێردەکرد. ئەم وەڵامدانەوەیە بە جۆرێک بوو تەنانەت هەموو ئەو گومانانەشی دەڕەواندەوە کە لە چەرخەکانی داهاتوودا و لە گشت ئاستەکاندا لەسەر ئەو بابەتە دەوروژان. بۆ نمونە بە وەڵامێک کە ئاراستەی مرۆڤی ئەو ڕۆژگارەی کردووە، وەڵامی پرسیارێکی ئەم سەردەمەی داوەتەوە کە لە جەمسەرەکانی زەویدا کە 6 مانگ ڕۆژ و 6 مانگ شەوە نوێژ چۆن بکرێت. وەڵامدانەوەیە کە وەڵامی پێداویستیەکانی ئەمڕۆ و سبەینێ و داهاتووی دوور بداتەوە و گشت چین و ئاستەکان لی تێبگەن، کارێکە تەنها بە پێغەمبەران عەلەیهوم السەلام دەکرێت و ئەو بە شایستەیی لەم کارەدا سەرکەوتوو بووە. 16 بەسیرەت و فیراست دوو تایبەتمەندین لە کەسانی زۆر کەمدا هەن، هەریەک لە سیفاتەکانی دووربینی و ناسینی سەرجەم تایبەتمەندیەکانی کەسانی دەوروبەر و هەستکردن بە توانا و لێهاتن و بەهرەکانیان و خستنەکاری هەریەکەیان لە کایە و مەیدانێکدا کە بە گوێرەی کەسایەتی و تواناکانی گونجاوترین و سود بەخشترین بێت و ئەوەش کە مرۆڤ نەکەوێتە داوی سەری نەگرت و هەست بە پێویستی گۆڕانکاری نەکات لەمڕۆوە. بەڵێ هەموو ئەمانە نیشانەی هەستکردن و تێگەیشتن و ناسینێکی هەتا بڵێ قوڵ و دروستن. بە تایبەت ئەگەر ئەم هەستکردن و تێگەیشتنە بە درێژایی تەمەن بێ ئەوەی هەڵەیەکی لێ ببینرێت بەردەوام بووبێت، مانای وایە ئەو کەسە خاوەنی فەتانەتە لە ئاستی بلیمەتیدا. بە تایبەتتر ئەگەر ئەم سیفەتە هێندە گشتگیر بێت کە تێگرای ژیان بگرێتەوە، ئیدی دەبێت بە شتێکی تەواو دەراسا و دانسخە. فەراسەت و بەسیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم بەشەی کۆتاییە، خەسڵەتەکانی ئەو هەموویان دەراسان. 17 ئەو سەحابیە بەڕێزانەی کە لەسەر ئاستی زانستی و فیکری و ئیداری و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و بە کورتی لە گشت بوارەکانی ژیاندا مامۆستایەتی مرۆڤایەتیان کرد و شارستانیەتیان دامەزراند و چەرخ و ڕۆژگارەکانیان نورپەرژێن کرد و هەروەها ئەبوو حەنیفەکان و شافعیەکان و بەستامیەکان و گەیلانیەکان و غەزالیەکان و ڕەبانیەکان کە هەریەکەیان گوڵی گوڵزاری حەزرەتی محەممەد مستەفان صلی الله علیه وسلم، هەروەها تابعین و تابعی تابعین و سەرجەمنەوە نورانیەکان. ئایا هەموو ئەمانە شایەتە هەرە چەسپێنەرەکانی پێغەمبەرایەتی ئەو صلی الله علیه وسلم نین؟ 18 هەڵگرتنی عادەت و خۆخراپەکان لە کەسێک و کۆمەڵێکدا کارێکی تا بڵێ سەختە. واز لە عادەتە خراپە سامناکەکانی وەک شەراب و قومار و داوێنپێسی و بەرتیل و فێڵ و دزی و کوشتن بهێنن. ئەمڕۆ تەرک پێکردنی جگەرە بە کەسێک بە سەرکەوتنێکی گەورە ئەژمار دەکرێت. شەراب و قوماریش بە وێنەی جگەرە، هەرچەندە وتاربێژەکان بەو پەڕی توند و تیژی لەسەری دەوەستن و زانایانیش لە باسکردنی خراپەکانی نابنەوە کەچی هێشتا خەڵکی لێیان ناتەکنەوە. چ پێویست بە دوورکەوتنەوە دەکات؟ ئایا خودی خۆمان دەتوانین سێژەمی نان خواردن بۆ دوان کەم بکەینەوە؟ دەتوانین واز لە خواردنەوە گرانبەهاکان تەنانەت چاو قاوە و جلو بەرگە هەمە جۆرەکانمان بهێنین؟ با بگەڕینەوە بۆ ئەو چەرخە نورانیە دەبینین لە نێوخێڵ و هۆزگەلێکی هەمە جۆردا
کە عادەت و خۆکانیان هەتا سەر ئێسقان ڕۆچووە و بێ ئەندازەکە لە ڕق و دەمارگیر و چێوین و تا بڵێ وابەستەی دابوونەریتەکانیانن. ئەو زاتەی هەرچەندە خۆی دەسەڵاتدار و فەرمانڕەوا نییە و پەنا بۆ هیچ جۆرە زۆر لێکردن و خۆسەپاندنێک نابات و خۆی لە خۆیدا ڕێگەی بەکارهێنانی زەبر و هێرشی پێنەدراوە بە هێزێکی بچووک و هەوڵ و هیممەتێکی کەم و لە کاتێکی زۆر کووردا نەک تەنها دانەیەک و پێنجدانە بەڵکو دەیان و سەدان عادەت و خۆی خراپ ڕیشە چێش دەکات. هەنگاوێک لەمەش زیاتر تەنها بە هەڵگرتنی خۆخراپەکانەوە ناوەستێت بەڵکو دەبینین بەو پەڕی سانایی و ئاسانی لە جێگایاندا هەموو جۆرە ئەخلاقێکی جوان و باش دەچێنێت. ئایا دوای ئەمە ئەرچی سەرشانی ئێمە وەستان بەلارەملی لە حزوریدا و وتنی ئەشهەد ئەنەکە ڕەسوول الله نییە؟ بەڵێ، ئەو زاتەی کە خاوەنی ئەو کاروبارانەیە کە لەسەرەوە باسمان کرد تا کەسیمایەکی وایە کە مێژوو نمونەیەکی دیکەی وەک ئەوی تۆمار نەکردووە. 19 با بڵین دەتەوێت دوو برا کە 3 ساڵە دڵیان لە یەک زویر بووە ئاشت بکەیتەوە، یان دوو دراوسێت دڵیان لە یەک ڕەنجاوە دەتەوێت نێوانیان ڕێک بخەیت، یاخود ڕوبەڕووی کۆمەڵگایەکیت کە تاکەکانی بەهۆکاری سیاسی و ئایدۆلۆژی چەکیان لە دژی یەکتر هەڵگرتووە، یان لە نێو کۆمەڵێک دایت کە دوژمنایەتی خوێناوی ساڵانێکی دوور و درێژ پارچە پارچەی کردوون. بەڵێ، لە هەموو ئەم حاڵەتانەدا ئاشتی و برایەتی و پێکەوە ژیانی مرۆڤانە چۆن دەستەبەر دەکرێت؟ ئەگەر تەماشایەکی 14 سەدە لەمە و پێش و چەرخەکەی ئەو بکەین، لەو بیابانە چێویەدا ڕوبەڕووی جەنجی لە بن نەهاتووی خێڵەکان و پێکدادانی عەشیرەتەکان و مەلملانەی هۆزەکان و ئەو بەرەبرایانەی کە دوژمنایەتی خوێناوی کردوونی بە دوو بەشەوە و کۆمەڵێک جەنجی جەردە ئاسای وا دەبینی کە لایەنەکان خواخوای ئەوەیانە مانگە حرامکراوەکان زوو تێپەڕن و جەنگ هەڵبگیرسێننەوە. پاشان دەبینیت ژنان وەک شمەکێکی سووک لە بازارەکاندا کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت و کراون بە چەند بووکەڵەیەکی شەهوەت و منداڵانی کچ زیندە بەچاڵ دەکرێن. جگە لەمە دەبینیت لاوازان و هەژاران هەتا بتوانرێت دەچەوسێنرێنەوە و سوو قۆرخکاری و دەسمایی ڕەش دەستی لە بینی بازار گیر کردووە و بە گوێرەی خوێن و خێڵ و هۆز بەها بۆ مرۆڤ دادەنرێت و هەموو جۆرە خراپ بەکارهێنانێک هەتا بڵی بەربڵاوە و زەبر و هێز وەکو یاسایەکی گشتی لێ هاتووە. اینجا ئێستا با تەماشای ئەم زاتە نەخوێندەوارە بکەین کە لە ژینگەیەکی لەم جۆرەدا و لە کاتێکی کەمی وەک 23 ساڵدا چۆن ئەو هۆزە چێویانەی کردووە بە خاوەنی شارستانیەتی و چۆن لە درڕندەکان نمونەگەلێکی شەفەقەتی وای بنیاد ناوە کە دەست لە کوشتنی مێرولەکان دەجێڕنە دواوە و ئەوانەی کە تا دوێنێ ماڵی یەکتریان بە تاڵان دەبرد ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە نیوەی سامانەکەی لەگەڵ براکەیدا بەش دەکات و با سەرنجێک لەو مرۆڤە فریشتە ئاسایانە بدەین کە سەر ڕای برسێتی خۆیان و لە پێناو تێرکردنی براکانیان کەوچکیان بە بەتاڵی دەکرد بە نێو کاسەی شۆربادا و بە بەتاڵیش دەریان دەهێنا. داخۆ لە بەرامبەر ئەم ئاڵ و گۆڕ و گۆڕانکاریە سەرسوڕهێنەرانەوە سەر لە نوێ ناڵێین محەممەد ڕەسوول الله. ئەو زاتەی کە لە ماوەیەکی کەمی وەک 23 ساڵدا بە پیاوێک و منداڵێک و کۆیلەیەک و ژنێک سیستەمێکی جیهانی دامەزراند کە هەموو کات و شوێنەکان لە خۆ دەگرێت و گشت کێشەکانی هەموو تاکێک چارەسەر دەکات و سەرجەم گرفتە جۆرە و جۆرەکانی چین و توێژە جیاوازەکان چارە دەکات و تێگڕای ژیان بە گشت لایەنەکانیەوە لە باوەش دەگرێت و دووچاری کەم و کوڕیەکانی وەک زەردبوون و کوژانەوە و ڕزین و کۆمبوون و سەر لە نوێ پێداچوونەوە نەبووە. بەڵێ، زاتێکی لەم شێوە ناکرێت پێغەمبەر نەبێت. 21 ئەو زاتەی کە لە ڕێگەی قورئان و سوننەتەکەیەوە وەک مۆدێلی چاولێکرا وایە بۆ ژیانی ملیۆنان کەس و سەدان کتێب باسی دەکەن و لە زیهن و دڵەکاندا بە جۆرێکی هەمیشەیی جێی خۆی کردوێتەوە و لە هیچ یەکێک لە زاتی خۆی و ئەو گۆڕانکاری و ئەو دەستورانەشدا کە هێناونی نەتوانراوە بچووکترین کەم و کورتی و هەڵە و ناتەواوی پیشان بدرێت و ڕۆژانە 5 جار لە گشت لایەکی دنیادا ناوی لە هەموو جیهاندا ڕادەگەیەنرێت. بەڵێ، مادام ناتوانرێت لەم ڕوانەوە بەنجە بۆ کەسێکی دیکەی جگە لە ئەو ڕابچێشرێت، کەواتە ئایا پێویست نییە جارێکی دیکەش من لە حزوریدا کەج بکەین و بڵین وأشهد أن محمدا عبده ورسوله.
22 وەکو لە داهاتوشدا ئاماژەی پێدەدەین یەکێک لە گەورەترین شایەتەکان لەسەر پێغەمبەریەتی و ڕازگۆیی ئەو صەڵی الله عەلەیه وسەلەم کاتە هەروەک ڕابردوو بە ئەندازەی درەخشانی خۆر ئەم شایەتیە دەدات داهاتوش بە ئەندازەی ڕوونی تیشتی خۆر ئەم شایەتیە دەهێنێتە دی ئەوە تا سپێدەی ئەو بەهاری داهاتووەش هەڵهاتووە. بەڵێ لە ئێستادا کاتێک بەرەو سەدەی 21ەم دەڕۆین ئەو شەپۆلی هیدایەت و موسڵمان بوونانەی کە لە ئەوروپا و جێگاکانی دیکەی جیهان ڕوودەدەن و ئەو پێکاتنە نوێیانەی کە دامەزرێنەرن و ڕووخانی یەک بەیەکی ئەوی زمانەی کە لەسەر ماددەپەرستی وەستاون ئایا هەموو ئەمانە مژدەی تازەی ئەم بەهارە نوێیە نین؟ 23 کتێبی زانایان و بیرمەندانی ناوەخۆیی و بێگانە و دۆست و دوژمن و مردوو زیندوو لە بابەتەکانی وەک زاتی ئەو و ڕەوشتەکەی و سەرکەوتنی لە چارەسەرکردنی کێشەکاندا و کامڵی ئەو ڕێسایی هێناویەتی و پێویستی خەڵکی ئەم ڕۆژگارە بە ئەو لێوان لێوە لە سەرسامی و ڕێز و ستایش.